کاتێک کە ئەم ئاوارانەی ڕۆژئاوای کوردستان ڕویان لە کەمپەکانی هەرێمی کوردستان کرد، نەڕەوشی هەرێم و کەمپەکانی بەو شێوەی ئێستا بوو، نە سنوورەکانی ئەوروپاش بەو شێوەی ئێستا ئاواڵا بوو، بۆیە ڕویان لەم کەمپە کرد. ئاوارەکانی کەمپی باسرمە لە سنووری قەزای شەقلاوە لە ئێستادا نیگەرانن لە ڕەوشی ژیانی ناو کەمپەکە و ڕۆژانە خێزانەکان کەمپەکە جێ دەهێڵن و بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچ دەکەن. دهوندنگی ما بگیرن همه مسئول کردا، همه مسئول کردا، همه احزابا وان پیشتا خدای وان ملت فقیر تفهم که دوان کنا دوان پنا بریده تبنا روک صد وک آلان دعوت فطسی و کسیل وانه پرسی تفهم كر خدي إيرو أجد خوازم نفسه أنا أزو زاروكي خوشي بترقن أفضل صالة ما أمد كامبي دني كسيب شعب كل من نري دمكتب خرونشتيني قحوة خو فتخون دولار خد بيريكا خد دنو أبنا برانا درن دعوت فطسن بحرار درن ئاوارەکانی ئەم کەمپە باس لەوە دەکەن بێکاری و نەبوونی ئاو و کارەبا و کەلوپەل و پێداویستی ڕۆژانە و خواردن و خواردنەوەی پێویست و جیاوازی لە دابەشکردنی هاوکاریەکان هۆکاری سەرەکیم بۆ جێهێشتنی کەمپەکە. یا الفيدي بو أوروبا أونا بأميديا خلقكيا هم لاين سياسي اتفاق نكرنا وهم جندلي وفساد إداري أنجمنا وج كامباتا وج سبارة توظيفه سبارة توزيعها وأوا بأميديا كي شديكي هروها هرکس زانه قد کرنا ارزاقا و یارمتیه بریجی او جیبان دورا خواه و وکرنا سینورا بی اواکه وەکچۆن لە سەرەتای هاتنیان بۆ کەمپەکە ناویان تۆمار کرد، لە ئێستاشدا ناوی خۆیان تۆمار دەکەن، بەڵام ئەم جارە بۆ جێهێشتنی کەمپەکە ناوی خۆیان تۆمار دەکەن. سەبارەت بە کۆچکردنی ئاوارەکانی ڕۆژئاوا بۆ دەرەوەی وڵات ئەمە 12 سەرخێزان نەبوو، ئێستا 770 خێزانمەیە، واتە 42 خێزان گەڕاینەوە سووریا. ئەمە کتابی لۆکەین نازانین لەوێ کۆچەکەن بەرە ئەوروپاییاننا بەدەر لەوانەیە کە تاک بە تاک لەوانێ 40-50 کەسی تاک بە تاکیش گەڕابیتەوە. 80 خێزان ئەسڵەن مقابلەیە پێڕا نەکرایە، 30 خێزان مقابلەی پێکرایە و ناوی نەگەڕایەوە. بەڕاستی ئەو ڕێکخراوەی کە هات بوو PRN ڕیچ وەکو پێویست بە عەدالەت ئەو ئیحسایی نەکردیا، ئەو مقابلەی نەکردیا. ئەم کەمپە نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا بۆ ئاوارەکانی ڕۆژئاوا دروست کرا. سەرەتا لە کەمپەکەدا نزیکەی 832 خێزان نیشتە جێکران، بەڵام لەگەر سەرهەڵدانەوەی کۆچی بەلێشا و واڵاکردنی سنوورەکانی ئەوروپا تا ئێستا 42 خێزان و 100 گەنج کەمپەکەیان جێهێشتووە و ڕۆ و ئەوروپا کۆچیان کردووە. ئەحمەد شاب NRT کەمپی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان ناحیەی باسرمە.